بینداری مثل تندرستی زور باشه باشتره لدونه بله لدونه باشتره بەپێ ڕاگەندرای وەزارەتی پێشمەرگا لە هێرشێکدا کە کراوەتە سەرێکێک لە بارەگەکانی پێشمەرگە 6 پێشمەرگە شەهید بوونەوە 30 پێشمەرگەی تریش بریندار بوون و ئەو ژمارە بریندارە بەشی چەند گوازرانەوە بۆ سۆران و بەشی چەند گوازرانەوە بۆ هەولێر. من قسەم لەگەڵ یەکێک لە سەرچاوەیەکی ئاگدار کرد لە نێو ئەو نەخۆشخانەیە کە لە هەولێر پێشمەرگە بریندارەکانی هاتوونێ باسی لەوە کرد کە لە ئێستادا دۆخیان بەرەو باشتر بووە، ینی بەرەو باشتر چووە. کە سوکاری ئەو پێشمەرگە بریندارانە لێرە بوون باسییان لەوە دەکرد کە لە سەرتادا دۆخیان باشنەوە پێشمەرگەکان بۆ دواتر دۆخیان بەرەو جێگیری چوو و لە ئێستادا هیچ مەترسیەک نەمایە لەسەر دۆخیان و لەژێر چاودێری چەڕ نەماون و بەپێی ئەو ڕێنمایانەی کە دکتۆرەکان بۆیان داناون دەرمان و پێداویستەکان وەردەگرن. ئەمە دوای ئەوە دێت کە هێرش کراوەتە سەرێکێک لە بارەگاکانی پێشمەرگا و لە ڕۆژی 24 مانگ دەکا دوێنێ وەزارەتی پێشمەرگەش ڕاگەندرای بڵاو کردەوە باسی لەوە کرد کە 6 پێشمەرگە شەهید بوونەوە و هەروەها 30 پێشمەرگەی تریش بریندار بوونە. ئێستا بریندارەکەتان دۆخی چۆنە؟ بینداری مثل تندرستی زور باشه باشتره لدونه بله لدونه باشتره لە سۆران بگوازراوە ئێرە بله لسوران به خستخانه مستشفى آشتی لوی دکترکان علاجان لو کرد بوان کرد علاج سرطانی هم بو کرد اوجا گفتن دوی روانه نخوشخانه امرجنسی بکن لهولیری ئێستاش تەندروستی باشترە. ینی دکتۆرەکان لە ئێستادا پێیان گوتن کە دۆخی جێگیر بووە؟ بەێ باشترە دوێنێ هەم وەزیری تەندروستیش تەشریفی هێنا بۆ خەستەخانەی ئێمەرجنسی سەردانی نەخۆشەکەی کرد و هەروەهاش ئومید خۆشناوی پارێزگای هەولێریش ئەویش ئامادە بووە.